نەناوی قاسم سولەیمانی و نە هیچ کام لە هاوڵەکانی لا لیستی سەرنشینانی فڕۆکەکەی کۆمپانیای شامونگس لە فڕۆکەخانەی دیمەشق تۆمار نەکرابوون. باڕێکاری وردی ئەمنی و نێنیش دەستیان با گەشتەکان بۆ بەغدا کردبوو. بەڵام ئیسرائیل هاوکاری ئەمریکای کردووە لەوەی فڕۆکەکەی سولەیمانی و هاوڵەکانی بناسێتەوە. باش نزیکەی 10 ڕۆژ لە تیرۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران و هاوڵەکانی کەناڵی MBC نیوزی ئەمریکی لە راپۆرتێکدا ئاشکرای کرد کە ئیسرائیل بە پشتڕاستکردنەوەی زانیاریەکان لەبارەی فڕۆکەکەی قاسم سولەیمانیەوە بەشداری لە پرۆسەی تیرۆرکردنی ئەو سەرکردە سەربازەی ئێران و هاوڵەکانی کردووە. باپی راپۆرتەکە قاسم سولەیمانی لە فڕۆکەخانەی دیمەشقەوە با فڕۆکەیەکی کۆمپانیای شامونگس بەرەو بەغدا بەڕێکەوتووە. کارمەندێکی کۆمپانیا فڕۆکەوانەکە ئاماژەی بەوە کردووە کە ناوی سولەیمانی و هاوڵەکانی لە لیستی سەرنشینانی فڕۆکەکەدا تۆمار نەکراوە. ئەوەش بە ئامانجی ئاشکرانەبوونی ئەو فڕۆکەیە کە سەفەرەکەی پێ ئەنجام دەدەن. بەڵام لەگەڵ گرتنەبەری ئەو ڕێکارانەش لە ڕێگەی سیخوڕەکانەوە لە فڕۆکەخانەی دیمەشق ئەوە زانراوە کە قاسم سولەیمانی بە چ فڕۆکەیەک گەشتەکەی بۆ بەغدا ئەنجام دەدات. ڕۆڵی ئیسرائیل لە پرۆسەی تیرۆرکردنی قاسم سولەیمانیدا ئەوە بووە ئەو زانیاریانەی بۆ ئەمریکا پشتڕاست کردوتەوە کە لەبارەی فڕۆکەکەی سولەیمانیەوە بە واشنتۆن درابوون. بەوەش ئەمریکا دڵنیا بۆتەوە لە دیاریکردنی فڕۆکەکە و بە وردی چاودێری کردووە تا گەیشتۆتە فڕۆکەخانەی بەغدا. هەر بەپێی راپۆرتەکەی کەناڵی MBC نیوزی ئەمریکی پاشگەشتنی قاسم سولەیمانی و هاوڵەکانی بە بەغدا لە ڕێگەی سیخوڕ ئەمریکیەکانەوە فڕۆکەکەی سولەیمانی ناسراوەتەوە و پاش پێشوازی لێکردنی لەلایەن ئەبوو مەهدی موهەندیسەوە ئەو ئۆتۆمبیلانە دەستنیشان کراون کارد و سەرکردە ئێرانی و عێراقیەکە لە فڕۆکەخانە پێی چوونەتە دەرەوە. لەو کاتەدا 3 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکی پڕچەکرا و ئامادە بۆ هێرشکردن چاودێری جوڵەی ئۆتۆمبیلەکانیان کردووە و لەگەڵ دەرچوونیان لە فڕۆکەخانە کاروانی ئۆتۆمبیلەکانی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و 8 هاوڵەکەیان کە ئۆتۆمبیلێکی جۆری ڤەلۆن و مینیپاسێک بوون بە 4 موشک لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانە ئەمریکیەکانەوە کراونەتە ئامانج و سەرجەمیان گیانیان لەدەستداوە. ئاشکراکردنی ڕۆڵی ئیسرائیل لە تیرۆرکردنی قاسم سولەیمانی لە کاتێکدایە کە پاش ڕووداوەکەی ئیسرائیل ڕەتی کردەوە ڕۆڵی تێیدا بوو بێت و ڕایگەیاند ئەمریکا تاگلانێر شەکەی ئەنجام داوە. لە ئێستاشدا بێدەنگی لە ئەزدە و راپۆرتانەدا هەڵبژاردووە کە باز لە بەشداربوونی لە ڕووداوەکەدا دەکەن.